صلاة بابا منك من أبو مقول يلا بس يفرك بيت بردان لە هەولێر دانیشتنێکی دیکەی دادگایی 4 چاڵاکوان و ڕۆژنامەنووسی دیکەی بادینان بەڕێوەچوو. ئەمجارە دادگایی هەر یەک لە شێروان تەهاو، بەندەوان ئەیوب و مەسعود عەلی و کارگەر عەباس لە دادگای دوی تاوانەکانی هەولێر بەڕێوەبران. ڕاگیراوانی بادینان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نیشتیمانی بە مادەی 1 یاسای ژمارە 21 ساڵی 2003 هەرێمی کوردستان هەموارکرا و دادگایی کران، کەمتر لە کاتژمێر و نیوێک لە دادگایەکە. سەرنجام دادگا بڕیاریدا بە سزادانی 1 ساڵ و 2 مانگ بۆ هەریەک لە کارگەر عەباس و بەندەوان ئەیوب و سزای 2 ساڵ و 6 مانگی بۆ شێروان تەهاو، سزای 3 ساڵ و 6 مانگی بۆ مەسعود عەلی دەرکرد. پارێزەرانیش دەڵێن قسەیان لەسەر پرۆسەکە هەیە و دادگایەکە بە ناقانونی بەڕێوەبراوە. ئەوانە لەو منتقەی لەگە دەسەڵات نینە، ئەوانە خەڵکی ڕەخنەگرن، ئەو خەڵکانە کە زۆرمیان پێ قبوڵ ناکرێت. ڕەنگە 1-2 جارێک ئەگە بەشداری خۆپیشاندانێک شتیان کردبی یان گردبوونەوەیەکیان کردبی، یەک لەو تۆمەت خراوە پاڵانێکی ئەو ڕەناو قەفەسی دادگا شتێکی باس کرد، وتی لێکۆڵەر ئەوەی کەم تحقیقی لەگەرە من کردووە بەمنی وتووە ئێوە دەتانەوێت بنەماڵی بارزانانی بڕخێنن. طبعا ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەوانە ئەو دەستگای ئەو ئاسایشی حزبی ئاسایشی نیشتیمانی نییە و پێشتریش لەناو سیارشکە ئەوانە هینا بوو، یەک لە ئەفسەرەکانی ئاسایش بە یەکێک لەوە تۆمەت خراوە پاڵەکانی وتووە من تۆم گرتووە ئەوڕۆ منیش تۆ حکم دەکەم. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دادوەران بەویستی خۆیان بڕیاریان داوە و هیچ بەڵگەیەک لە دژی ئەو دەستگیرکراوانە لەبەردەستدا نییە. ڕێکخراوی CPT عێراقیش دەڵێن تووشی شۆک بووین بەو بڕیارەی دادگا دەرحەق با ڕاگیراوان. بە یەک مادە معقولە دویان ئازاد دەکرێن، بەڵام دویان 3 ساڵ یەکیان بە میزاجی حاکمەکان یەکیان 3 ساڵ و 6 مانگ یەکیان 2 ساڵ و 6 مانگ. لەکوێ ئەو سزایان هێناوە؟ یعنی زۆر پێمان سەیرە، پێمان عەجیبە، دیارە ئەو سزایەکی سیاسیە، ئەو کەیسە بە سیاسی کراوە و دادگا ئەمڕۆ سەلماندی کە سەربەخۆ نیە، پێویستە دادگا لە هەرێم لە هەر وڵاتێک سەربەخۆ بێ. CPT Iraqi Kurdistan, we are really shocked at the decision today at the court. ئەمڕۆ ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT زۆر شۆک بووین بۆ بڕیارەی دادگا لەبەرەوەی هیچ بەڵگەیەکمان نەبینی کە پێشکەش بکرێت و بیسەلمێنێت کە ئەوانە تاوانێکیان ئەنجام داوە. ئێمە پێمان وا بوو کە ئەمڕۆ بڕیارێکی دادپەروەرانە دەدرێت، بەڵام بڕیارێکی دادپەروەرانە نەدرا، بۆ ئێمە هیوادارین دادگای تەمیزی بڕیارێکی دادپەروەرانە بدات. ئێمە هاوشان لەگەڵ خانەوادەی زیندانیانی بادینان دەوەستین و هیوادارین بە زووترین کاتە ئازاد بکرێن. کە سوکاری سزادراوانی بادینانیش بە چاوی پڕ لە ئەسرینەوە دەڵێن ئێمە ستەممان لێ دەکرێت لە کاتێکدا چەندین قوربانیمان داوە بۆ ئەم قەوارەیە، بەڵام ئێستا ئەوان ئاوا پاداشتمان دەدەنەوە. بابێ من پۆرتیە 37 ساڵە خزمەتی پارتی دەکات، 37 ساڵ بەس ئەم خزمەتە بوو ئەخیرە بوو برێم حاکم کردی. شێروانی چی کردە؟ شێروانی چی کردە؟ قدام خلق آخر صاير تلاقيه هاي بريال جدا صاير تلاقيه طبعا بارتي بوم قال لك تضحيه دا وزحمه ديتو سيشل صالي بس ازي باشمانم طبعا ما نزاني وضع دي بيدا بتن لانه وضعي ما خراب وما السجنات كان بسوجو بسبب ظلم ما كان تعديل ما كان غدر ما كان مش برشي ما او خبات قربو بو فيروجي ام في ظلم ببينن نويا ویادی ما چ نەکردە ئەم سزادراوانە ماوەی ساڵێک و 4 مانگە دەستگیر کراون. دادگاش ماوەی ڕاگرتنەکەی بۆ هەژمار کردن و هەر یەک لە کارگەر عەباس و بەندەوان ئەیوب ئازاد دەکرێن، بەڵام شێروان تەهاو مەسعود عەلیش لە زینداندا دەمێننەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.